لە شاری سلێمانی لە گەلەری ئارام نمایشی سولی فلامینگۆ بۆ سەما و موزیک بەڕێوەچوو کە بیسەرێکی زۆر هاتبوون ئەمڕۆ ئەم ئێوارەیە لێرە بەشداریان کرد بۆ ئەوەی کە بیسەری ئەو کارانە بن. نەچوە لای مامۆستا سامان کە دامەزێنەری سولی فلامینگۆ سڵاو دەبێت دەستخۆش بێ بۆم کارە ئەم هەوڵانە چین چۆن لەم شوێنە بچووکەیە کارەتان کرد. زۆر سپاس بۆ پێشکی بەکار بێن، زۆر سپاستان دەکەم. بچووکی گەورەی هەڵبەتە هیچ کێشە نییە، گرنگەوەی چی تیاکرێ چۆنێتی کارەکان گرنگە. ڕاستەکەی چەندین ساڵە لە سلێمانیە ئێمە کۆنسەرت دەکەین لە هۆڵە گەورەکانە وەکو فێرگەی سولی فلامینگۆ کە بۆ 11 ساڵەکی ئەم ساڵ لە 11 هەم ساڵان کە ئێمە لەگەڵ دیلێکی هاوسەرم گەڕاینەتەوە فێرگەی سولی فلامینگۆمان دامەزرانوە چەندین ئازب گیتارژەنمان پێگەیان وەک ئەمڕۆ بەڕێستان بینیتان. دوای ئەوەی کە لە چەندین هۆڵە ئێمە نمایشمان کرد حەزم کرد ئیتر بینە ناو کوچە و کۆڵانەکانی شاری سلێمانی لە ئێستا لە گەڕیشی عەقارین مانگی پێشوو لە هەرگە گەڕیشی عەقاری بوون لەولاتر بووین. حەزمان لە شوێنی بچووکە چونکە زۆر نزیکین لە گوێگرەکانمانەوە. لەسەر ئەوەشەوە ئێمە وازانین کولتور پۆشاکی جەژنانە هەرەبێ لە جەژنە لەبەریکەین نەخێر ئێمە ناکرێت 6 مانگ جارێ چین بۆ هۆڵێک بڵێنە چین بۆ ڕۆژێکی کولتوری. ئێستا لە سلێمانیا ئێمە وەکو سولی فلامینگۆ هەوڵێم هەموو هەفتەیەک لە هەر کوچەیەکی سلێمانیا بێ لە سابوونکەران بێ گەڕێکی شێخان بێ گەڕێکی سەرشەقام بێ موزیکی فلامینگۆ تایە نمایش بکەین بۆی هەموو توێژەکان و هەموو کوچە و کۆڵانەکانی شار هەست بۆ بکە کە کولتور ڕۆژانەیە کولتور ڕۆژانە مرۆڤ پێویستە لە ئامێزی بگرێت لە ناویا بژی ئەمە ئێمە قسە ئەەکەین کولتورە ئەوەی ئێمە ئوستوبێکمان هەبێ جۆگرتنمان لە یەکتری و فکر گۆڕینەوە و موزیک ژەنین و شانۆکان ئەمە هەمووی پەیوەندی بە کولتورەوەیە. کولتور چییە؟ کولتور ئەوەیە کە من و تۆ من و ئەوی تر و من پێکەوە ببەستێتەوە باوەشێکی گەرم بە یەکتریا بکەین. وەرگرانتان تا چەندێت چێژ لە کارەکانتانە بینن چونکە ئەمە موزیکێکە سەمایەکە کە لە دەرەوە هاتووە ئێمەش لە کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستای تا چەندێ چێژی لێبین. بڵێ بەڕاستێکی ئەمڕۆ بەڕێستان بینیتان لە ڕادە بەردەر چێژی لێبینن. هەڵبەتە ئەوەی کە ئێمە بە چێژەوە ئەیژەنین و ئەیکەین خەڵک ئەو چێژە یەکسەر وەرئەگرێ هەست بە و ڕاستگۆیی ئەکا ئەمە لەلایەک وەکو پرسیارەکەی بەڕێزیشە ئێمە مرۆڤین ئەکرێ ئێمە ڕاستە ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی عێراق و کوردستانین بەڵام ئەکرێ گەنجێکمان سەمای تانگۆی ئەرژەتینی بکە ساڵسا بکە مەسەلا یا فلامینگۆی ئیسپانی بکە هەروەکو چۆن لە دەرەوە زۆرینەی کولتورەکان پەیڕەوی زۆرینەی کولتورەکانەکەن لە وڵاتانی دیکە بۆ ئەوەی مۆزاییکێک لە کولتوری خۆیانە دروستکەن ئەکرێ هەڵپەرکەی کوردیش لە دەرەوە پەیڕەوی بکرێ لەلایەن بیانەکانەوە. ئێمە یەک شت گرینگە بەتایبەتی ئێمەمانان کە لەم بواری ئەدەب و هونەرە ئیشەکەین ئێمە ئەڵێین مرۆڤ ناڵێن ئەو ناوچەیە ئەو وڵاتە هەموو سەما دنیا هینی مرۆڤە هەرچی تن دەنگی مۆسیقا هەیە هینی مرۆڤە گرنگەوەیە ئێمە بەهای پێبین و بەهاش بۆ خۆمان و بۆ ئەوی تریش بگەڕێنینەوە. سپاسەکە بەڵێ ئەوی کە جێویستی بوون ئەمە ئەو نمایشی سولی فلامینگۆ بوو لە گەلەری ئارام لە شاری سلێمانی کاتیایدا بینەران و بیسەران لەسەر زەویەکە دانیشتە بوون چێژیان لەو سەما و موزیکەی ئێوارەی شاری سلێمانی.